رنج تحس دكم تجمرها هالبستك يارا هالبستك لسر شيخي نمر شيخ النمر إيرو سالفاجرا كوتشي دوایی شيخ محمودي نمرة خوالي خوشبت شستو سيمين سالفاجرا ملكي كردستان شيخ محمود برزنجي نوكا سليماني ببينا باجار الشيخ باجار سليماني اف دم سليماني كوتشك بو چند گرکک هبون بچوک بو بري بري شستو سي سال لروجكي وكي إيرودا شيخ لبغداد يعني كوتشي دوایی دکا جیاناوی بدوایی ده شيخ چند جاران بریندار بویا اف روش که ترمیوی وگریا کردستانه او روجی ترمی شيخ اگرتو کردستان دیسان آجاویک درست به و تقوانا دیسان کاتیکا ترمی شب بمردوتیش في شكل تربر جستي شيخ دكوا حتى دي خنا ناوقل الان خان لجستي هاتوا سي جاران بريندار بو سي جاران بريندار بو يعني الشيخ محمود برزنجي تماكو جو ترميويش بغداد تنين سليماني قربلق شيبه طاقت شيبن دناوا كفن دايجي شيخ محمود برزنجي ملكي كردستاني دناوا كفن دايجي ويك يقولوا سركرداني كرد كا قتل دعاء ونبوه بەردەوام لە ناو جەنگەکانە بووە بریندار بووە کە هیچ مناڵێک نییە کە داستانی بەردەقارەمانی نەبیست بێ ڕاستە هەندێک جاربەوەی لاسەنگی پارسەنگی هێزەوە بەڕاستی هێزەکانی کورد نەیانتوانی ئەوەی کە ئامانج و مەبەستیانەبی پێکن ئەمە جگەلەوەی کە لە کۆمەڵە شەڕە بە هەموو تاقم و تفەنگ و تفاقێکەوە نەیانتوانیوە دەرەقەتی هێزەکەی مەلیکی کوردستان بێن وەڵا ئەس چ شتێکی لەسەر شێخ گوتیە لە بەردە قارەمان ئەگەر حاضر بێ ئەو شعرە دیارە شێخ محمودی نەمر خۆی شاعرێکی مەزن بووە بەڵام ئەم شعرە بڵێم بۆ شێخ محمود شعری شێخ خۆیەتی باش جەنابی شێخ فەرموویەتی فەرهادی قەومی کوردم و فەریادی کوردەکەم دوژمن بە کوتەکی کاوە وەکو شوشە وردەکەم بۆ بێستونی مانعی ئامالی کوردەکان وەک کۆهکەن بە عەزمی مەتین دەست و بردەکەم یا کەشتی کورد ئەبەمە ساحیلی نەجات یا ڕۆحی خۆم و ئالی پەیامبەر بە پر دەکەم محمودی فکرەتم ئەخەمە دووی ئەیازی کورد یا کەسبی وەسڵی میلەت و نەیلی کوردەکەم من کوردم و بە کوردی ئەڵێم و بڕایەوە زیلەت نەما سەعادەتی کوردان گەڕایەوە ئێستاش ئەوە چه خۆشە کاک شێخ سالار لێرە با بفەرمێ پۆشاکەکەی شێخم بیرە خاتەوە بەخێراتی یا شێخ سەرسەرم ئەگەڵ لە خۆ بێ ستۆدیەکە و ڕازانەوە شێخ بخێراتی هەبات چۆنی باشی چه خۆشن ئەفجل باشە چ مامۆستاکە وەرە لێرە هەرچەندە ئەمە مامۆستا وەرە بێ دەرێ هەرچەندە کۆچی دوایی شێخ بە تەنیا پرسەی ئێوە نییە بەڵام لەگەڵتانە پرسەباریشن پرسەبارین دڵتەنگین لەگەڵتانە پاستانەکەی تەوان شەبەح و موڵچی بنەماڵەکەی نییە موڵچی هەموو میلەتی کووردە جلەکانت زۆر جوانە من حەز کرد مامۆستا وەری بێ دەرێ وەرە چۆرە لای دڵ بخەن هەر تەنێش بوو کامێرا ببینە ئەف جل و بەرگێن ئەوە تەزبێحی شێخی نەمرە بەدەستی منەوە ئێستا ئەف جل و بەرگێن کو دەرێنە شێخ چ دەبەر ئادەی خوا ئەو وێنەی مەلیک بخەنە سەر شاشەکە لەگەڵ جلک و بەرگەکەی شێخ سالار جوانە ئەو تزبیان کە ئەژیوان تزبیان ئەوە تەزبێحی مبارەکی شێخە شێخ محمودن شێخ محمودی نەمرە ئەف تزبیان مەلکێ کوردستانی شێخ محمودی حەفید یاجی شێخ محمودی نەمر یاجی شێخ محمودی بەرزەنجی شێخ محمودی نەمر شێخ محمودی نەمر تزبیان شێخ کامیرا دەرخن وان تزبیان بەرزەنجەیەکە هەرە مێنێتەوە ئەف تزبیان کۆندە دەستی مەدا دەبینن کامیرا ئەف کاتی خۆی سەفیری ئەڵمانیا پێشکەشی شێخ محمودی نەمرن ئەوە لە سەفیری ئەڵمانیا پێشکەشی شێخ محمودی کردووە بە ڕەحمە بێ گەلێکی جوان فازمان پێ کردو گەلێکی جوان پێشموتی داڵتون گرتو بۆی کردەوەی نەکات ئاڵتون ئەف بەس من سەیریکە بنەماڵی شێخ جارجار گلەی لە منەکەن من ئەمڕۆ دامناوە جارێکی تر شەڕێک لەگەڵەمان پرۆگرامەکە بەخوا شەڕێکتان لەگەڵەکەم تۆزێکی دەنگ بدەن ستودیۆ برا شێخجی ببیسێ
کەوسەغا کاوزاغا بۆ شێخ شێخێ منۆ زای کە تخوا حەزم لێە نامەیەکیان وەردانیشە ئێستا باسیەکەین باشە؟ بەڵێ باشە. تۆ چەند ساڵ بوو کە شێخ کۆچی دایەکە؟ وەڵام من لە ساڵ لە پێنجی سانەی عەفو پێنجی ابتدایی پێنجی ابتدایی بووی خوا باس سەیری ئەو وێنانە بکەین. ئێمە قسە بکەین دەرهێنەر لە باگراوندی قسەکانمانە خوا لێ خۆش بوو کاوێ زاغا و دەنگە بە سۆزەکەی هەبێت. دیارە لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا بینەرانی بەڕێز ماتەمێک شاری سلێمانی گرتەوە هەواڵێک بەرەبەیان بڵاو بووەوە بەم شارەدا کە مەلیکی کوردان کۆچی دوایی کردووە. دیارە سێ شەڕشی مەزنی کردووە شێخ مەحموودی نەمر دامەزنەری یەکەمین حکوومەتی کوردستان و قارەمانی شەڕی بەردە قارەمان شەڕی دەربەندی بازیان بووە. شێخ مەحموودی حەفید کوڕی شێخ سەعیدی کوڕی شێخ محەممەدە بچکۆلەی کوڕی حاجی کاک ئەحمەدی شێخە لە ساڵی 1970 لە سلێمانی و لەو بنەماڵە ئاینیە بەناوبانگ و بەڕێزە لەدایک بووە کە دوای هەرەسێنانی میرنشینی بابان دەسەڵاتی ئاینی و کۆمەڵایەتی و سیاسی کوردستانیان کەوتە دەست. لە ساڵی 1950 بەشداریەکی کاریگەری کرد جەنابی شێخ لە شەڕەکانی دەوڵەتی عوسمانیدا دژ بە ئینگلیز لە ناوچەکانی کووت و شعیبە و بەخۆی و چەند سەد سوارێکی کوردەوە بەرگریەکی بێوێنەیان نوان. لە ساڵی 1970 کاروباری شاری سلێمانی ئەگرێتە دەست. لە مانگی مایستی ساڵی 1990دا نەبەردێکی گەوری لە دەربەنی بازیان دژی ئینگلیز تۆمار کرد. لەو سەردەمەدا شێخ بە برینداری کەوتە دەست ئینگلیز لە دادگایەکی کارتۆنی بێسەروبەردا حکمی لە سەدارەدانی بەسەرا سەپێنرا. بەڵام لەژێر گوشاری ڕای گشتیدا و لە ترسی بەرپابوونی شۆڕشی گەورەی کورد ئەو حکمە گۆڕا بە حکمی 10 ساڵ زیندانی و شێخ مەحموودیان دوورخستەوە بۆ هندستان. بەڵێ کورتیا بیۆگرافیا شێخ مەحموودێ بەرزەنجی بوو کە وەکە مەلیکێ کوردستانی تێ ناسکردن هەموو کورد دوی ناس دکن هەموو کورد جێ حەز دکن. شێخ مەحموودێ بەرزەنجی کوڕێ شێخی قادری شێخ سعیدە کە وەکە مەلیکێ کوردستانی ژی تێ ناسکردن. ساڵە 1881 داش دایک بووە و ساڵە 1956 ژی یعنی بەری 63 ساڵان وفات کردیە. پشتی کو باوێوی ساڵە 1980 داش عالی عوسمانیان و تێ کوشتن. شێخ مەحموود جهێ باوێ خۆ دەگرە. دی ساڵێن شەڕی جیهانی یەکەم دەژی ji bo avakirina dewleteke serbixwe ya Kurdistanê xebitiye û bi vê armancê jî edî bi Kurdên dirna dikeve pêwendî û İngilîz wî mehkûm dikin û piştre jî li Bexdayê wefat dike û termê wî tînin Silêmanî Silêmanî jî tê veşartin. Min li şeirekî Şêx salar jî neviyê Şêx Mehmûd Berzencî ye Şêx Mehmûdê Nemir e. Amazayêwiye pismamêwiye Pisman belê. بەڵێ لە 19 سانیەدا شعرێکی خۆ ئامادە کردە ئەف دەم شێخژی جەم مەبوو هەموو قۆناغەکانی کە شێخ ئازار و حەسرەتەکانی شێخم لە شعرێکی کورتی خۆمدا خوێنۆتەوە بە ئەو 19 سانیە ببینین و ئەچینە خزمەتی جەنابی شێخ. ڤیدیۆیە؟ بەڵێ. کاتەماشا. حازرە؟ ئادەی بەس دەنگێوی بڵند بکەن دەنگێ من نزمە. ئەڵێ لەلایەک بۆ پۆست و پلەوکایە هەڵپەی کەسوکار لەلایەک کاسەلێس و ڕووناکی بیری دەربار لەلایەک مەیل بۆ خەلیفەی عوسمانی سەردار لەلایەک تۆمەت بە پیاوی ئینگلیزی زۆردار لەلایەک خیانەتی کەسانێ لە ئەشرافی شار
لەلایەک فەرامۆشکردنی متەنەوری زانا و زمانزان و پڕکار، لەلایەک نەخوێندەواری پاڵۆ و جوتیار، لەلایەک تەعاملی ئاوا و دەرەبەگی بێبار، لەلایەک بەڵێنی درۆینەی سەرزار، لەلایەک پیلانی مەلیکی هاوردەی هەرزەکار، لەلایەک هاوخوێنی ڕیاکار، خانەخوێی وەکو مار، ئای چەند بۆک بەژانم مەلێکی لە سەد لا بریندار. خۆشە. بەڵێ ماشەڵڵا دەستی شاری شێ دیارە تازە تازە باشە دی. چیت بۆ هێناوین ئەم دوو شتە چی بوو؟ ئەمە طبعا نامەی شێ محموود زۆرە طبعا بەڵام من دوو نامە شێخ بێناوی نیشانی کامێرێ بن. برێتێ لە نامەیەکی کامێرە کۆمەڵایەتی کە بۆ بدەین. عوسمان بەرجی میرانی نووسیوە چه ساڵێ مۆزوعی مامۆستا؟ کێشەیەکی ئەو چه ناوچەیە ساڵێ مامۆستا حەزە؟ ئەvە دەست و خەتی ویە؟ بەڵێ لە زوقی توش ئادەی پیشانی کامێرای بە خەتی زۆر جوان بووە. زۆر جوان بووە. ڕقم یەک کامێرا یەک ئادەیت خوا بابی بینم لەسەر شاشە ئەوە دەست و خەتی مەلیکی کوردستانەکە گەلێکی جوانە ڕۆژی بڕاستی. کۆچی دواییەکەیەتی ئادەیت خوا عوسمان بەرجی بیارەوە میرانی نووسیوە. جەنابی شێخ بزانین ئێوە چیتر بڵێ لەسەر ئەوە ئەم چییە نامە مامۆستا چ گوتیە؟ ئەم نامەیە عەرزم کردی دوو نامەم هێناوە پێشکەشتانی کەم و پێشکەش بە میلەتیشی بکەم بەێ. بە بینەرانی بکەم یەکیان نامەی شێ محموود زۆرە طبعاً یەکیان پەیوەندی بە کۆمەڵایەتیەوە هەیە ئەمیش ئەم نامەیە کە نووسێتی بۆ میرانی شەقڵاوە دەربارەی کێشەی هاوڵاتیەکە لەو ناوچەیە پەنای بردوتە بەر شێخ محموود شێخ محمودیش نامەیەکی نووسیوەڵێ بەشکەم چارەسەری کێشەکەی بکەن ئەمە یەکێکیان هیچکەشیان پەیوەندی بە تێکۆشان و هەوڵی شێخ محمودەوە هەیە بۆ بەردەوامی شۆڕشەکەی طبعاً ئەخیرن کە لە پیران مایەوانێ لەوێ پێویستی بە سەر ڕایەوەی کە شێخ محمود بۆ خۆی دەوڵەمەند بوو وڵکوماڵی زۆر بوو بەڵام دوور کەوتووە لە پیران بوویتر لەوێ بۆ ئەوەی کە بەردەوام بێ ئەو خزمەتوی نەبە نسبەت ئەو پێشمەرگانی کە هەبوو لەوێ و 50 لیرەی ڕەشادی لە جعفەربەجی فەریندوبەک قەرز کردووە ئەلەکەی بوو ئەدەمەوانێت ئەو ئەنەمە نامەکەی ئەم چییە مامۆستا؟ کە تەماشای بەرە کامێرا ببینە ئەف چییە مامۆستا ساڵار ئەرزم کردی ئەمە نامەیەکی شێخ محموودە کە لە پیران بووە بۆ بەردەوامی شۆڕشەکەی پارەی قەرز کە 50 لیرەی قەرز کردووە لە جعفەربەجی فەریندوبەک ئەف دەست نویسا شێخ محمودە؟ بەڵێ واو. جامە هەرنەوەی جعفەربەک چ هاتن قاس شیرینە کامێرا ببینە پیچێک وەک خەتی فارسیژی گەلێک جوانە. وەڵا فارسی نیە تێکەڵ بە فارسیە کوردیە و بەڵام شێ خەتی خۆشە ئەگین شکانەوەکانی گەلێک فارسی جوانە. تەواو نییە تاو نییە بەس بە کوردی نووسیوێتی تقریبا ئادەیت ئەوە کێن خوا پشت شەک نویساندنە جەبە عەرزەکەم ئەمە بۆ بەرێت شێخ ساڵ ئەمان حقایەتێکی خۆشیشی هەیە ساڵی 2002 کوڕێک هات لەگەڵ ئەو کە عوسمانە عوسمان ناسم ساحب خاوەن کۆمپانیایەکە وتی ئەمە هاتووە داوای قەرزی شێغەکاتەوە کە شێغ دەباپیری قەرز کردووە ئێوتم باشە دەیندارە. 50 لیرەم لاتانە هاتوون بۆی 50 لیرەکەم بنەوە ئەوتم باشە ئێستا وەختی نیوەڕێ باپڕێنە ماڵەوە لەوێ نانەخۆین و ئەوسا بۆ سمێنێ داوا لە غرفەی تیجاراکەی بزین ئەو کاتی کە شێخ محموود ئەو پارەی سەنگوە لە باپیرە زین لیرە بە چەند بووە بەسەر چاو ئیتر کەزانی من ئیسعداد وینم تایە کە پارەکەی بینەوە وتی بابە من بۆەوە نهاتوو وتم ئەی وتی وەڵام من دراوم بە محکەمە لەسەر کێشەیەک حساب بەبێ جواسات بۆنەوە کوردستانەوە دابێت بە محکەمە وڵای تر ویسو بەلا حاکم محەممەد ساڵات شتێکی وایە وەلەو کێشەکەی زۆر قورس نەبوو ئەی ناحی قانونیشە چارەکرا دوتم کا حەمەد ساڵح ڕئیسی محکەمە بوو وتم حکوم بە یعنی من حکومێ وڵای تر باش بوو قەراری فرەجیە خواهێک دەقە ڕخسەتە فەرمووی من وەکو شێخ محمود خەلیفە ڕەحیم شێخ سەعید ینی نەوەی شێخ سەعید نەوەی شێخ خەلیفەی خەلیفەی مەرحوم دوای. شێخ سەعید حەجی کاک ئەحمەدی شێخ موافق نوشتەیە باڵا بەداخەوە بۆم ناخێنێتەوە باش ئەوە کۆپیەوە نا ئەوە کۆپیا ئەمە ئەسڵەکەی لە هیناوەنیە لای خۆمان قەیناکە ئەم کۆپیە بیخەینە ناو پێشانگاکەی تەلەڤیزیۆنی ڕووداوە ها ئەوە بۆ پێشانگای ڕوودا و دایانێن دەستخەتی جوانە ئەوەی کە شەردانیاوی کەش بەڵام ئەگەر کۆپی بکەیت و بمەیتوانێت چونکە ڕەنگە ئێستا هەوڵم ماوە نامەکانی شێخ محموود کۆکەمەوە بە تایبەتی دوو برا دەرخەریکی نێکیان کاکەمان نووریە هیچیان ئەو
جەمال لۆلۆیە ئەویش بامەر شێوەی وێشتەکانی شەکۆکات و نامەکانی بەتایبەتی. ئەجا یا شێخ من نەزانی کە لە سەرەتاوتم من جاروباری ئەوە دڵتان تەنگە بێ لێم دڵتەنگەکەتان هەندێک لە کەسوکاری شێغەڵێن ڕەن چەندێک جار قسەی ڕقەکات ئەوانە ئەزانی قسە ڕقەکانی من چیە ئەمە لە بەردەم تا لە حزوری خۆتا بیکەمەوە بەڵێ فەرمی. ئەویش ئەوەیە هەتاوەکو ئێستا لە بەردەم مزگەوتی گەورەیەکە هەم مەزارگەیەکی ئاینیە هەم سۆمبڵی سلێمانیە هەم یەکەم مەلیکی ئەمەی تێدا هەم کاک ئەحمەدی شێخی تێدا هەم شێخ سەعیدی ڕەحمەتی تێدا سکرینێک نییە ئەم هەموو غەریبە دێتە ئەم شارەوە فۆتۆکانی شێخ ژیان نامەی شێخ هەبێت تۆ جاری وایە ئەچیتە شوێنێکی کە مێژوەکەی ئەوەندەش گرنگ نییە لە ئەڵمانیا لە ئیتالیا لەکوێ سکرینێک هەیە دەبێ شارەداری بکە یعنی من چوومەتە ناو بازار سوێن بەخوا یعنی خۆتە زانی من یعنی شێخم خۆشەوە یعنی کزە لە جەرگمەوە دێ کاتێک کە کاوێ زاغام و جارێ لەم یادەیە خۆ ئێستا بەڕاستی ئێمە بە دڵی خۆمان لەوانەیە خەڵکێک هەر بیری نەبێ ئەم یادەوە نیە ئێمە لە ڕوودا و بەم بەیانە هەستاوین بیرمانەکە لەم ڕۆژەیە یادی بکەین پێشنیارەکانمان لێوەرەخواستم بچن وێ دەرێ تەسویر بکەن بە دڵسۆزی هەر وڵا دێنێت لەگەڵ حاضرم ئە سکرینێک دروست بکەن دیزاینێکی جوانی هەبێ فۆتۆکانی شێخی تێدا بێ ساڵەکانی ڕۆژەکانی خەباتەکانی لە بەردەم مزگەوتی گەورە بەردەوام بێت و بڕوە ئەمە شتێکی کەماوە نیە و ژیاننامەی ئەوی تێدا بێت معقول نییە خەڵک هەیە 20 دانە ساڵە لە بەردەم مزگەوتی گەورە تەزبێح حەفرۆشێت و ئیشەکە و پینەچیە بە قورعان چوم لەم پرسیوە نازانە قەبری زەنابی مەلیک لە ژوورەیە بەڵێ جوابم هەیە بۆی جەنابەت طبعا لەگەڵ ڕێزمە زوربەی خەڵقەکە زوربەی نەزانە چونکە نەزانیەکەی لە چێوەیە ئینسان کەس لە خۆی شت نازانێت ئەبێ سەیری مێژوو بکەی ئەگەر خوێنەوار بی سەیریەکەی گەر خوێنەواریش نەبی ئەبێ یەشێک بۆت باسکات ئەجا تۆ لە چێوە شت فێرەبی لە چێوە شت بازەکەی بەڵام بەداخەوانێ ئەبوایە لەم کەناڵە تەلەڤیزیۆنانەی کە هەیە بە تایبەتی شێخ مەحموود کە یەکەم مەلیکی کوردستان بووە لە دوای پاشاکانی حکوومەتی مادەوانێت لە پارەتارنەوە بیگرێتە 15 پاشایان اینجا کە دەوڵەتی ماد نەماوە و حسابی ئەوە بکە کە تا هاتوۆتە سەرەوەی کە ئێمە 1514 دابش کراین لەسەر دوو ئیمپراتۆریەتی گەورەیە و پاشانیش دابش کراین نەتیجەی شەڕەکەی چاڵدێران بەشی زۆری بەر دەوڵەتی تورک کەوت بە 450 ساڵ بۆ شێوەیە ماینەوانێ دوای ئەوەی کە حربی عالەمی یەکەم بۆ ڕوخانی دەوڵەتی عوسمانی دەستی پێکرد کە دەوڵەتی عوسمانی ڕوخا طبعا دوێنێ ژێکێ لە ئەعزای کۆنگرێس کە ئینتیقادی ڕئیسی ئەمریکای کرد ئاماژەی بەوەی هاوتی لە جەنگی جیهانی یەکەمە نەمانتوانی دەوڵەتی بۆ کورد دروستکەین یعنی معاناتی ئەوانە بوو کە بێ دەوڵەتمانەوە لە کاتێکە ئێمە بڕیارمان نەچەند دەوڵەتی دروستکەین وەکو عێراق و سووریا و لوبنان و سعودی و ئەمانیکە بە هەر حاڵ ئێمە دابڕای دراین بە ئەو عێراقی دروست کراوە عێراق کە دروست کرا بە هیچ شێوەیەک ئێمەی لەسەر نەبووین عێراق لە 20ەکاندا دروست کرا بەس لە ویلایەتی بەسڕە و لە ویلایەتی بەغدا دروست کرا حتا مەلیک فەیسەڵە کە هێنا کردیان بە مەلیکی عێراق ئەمە هەمووی دۆکیمنتە من قسەی خۆم نێ بیکەم وتی من مەلیکی چۆم پرسی لە حولەفای پرسی وتیان تۆ مەلیکی ئەم عێراقی کە لە ویلایەتی بەغا و ویلایەتی بەسڕ دروست کراوە حدودەکە تا حەمرینە جەبەل حەمرین بەدواوە کوردستانە ئەم کێشەیە مایەوە لە بینی دەوڵەتی عوسمانی و بەریتانیا و فەرەنسا و ئیتالیایە تا گەیشتنەوەی کە طبعا ئەو عێراقی کە دروست کرا بەر ئینگلیس کەوت و طبعا ئیمپراتۆریەتی عوسمانی پاژماوەکەی دابش کرا بەر فەرەنسا کەوت بەر ئەمریکا کەوت بەر عێراق کەوت بەر ئینگلیس کەوت کە عێراقی بەرکەوتووە لەبەرەوەی عێراق بەر ئینگلیس کەوت بوو ئینگلیس هەموو هەمێشەوە بوو لە تەقسیمەکەیە بەر فەرەنسا کەوت بەڵام ئەم تەنازولی لە بەشی حیسەی خۆی کرد لە لوبنان و لە سووریا کرد مقابل بەوەی کە ویلایەتی مووسڵی دەستکەوێت بەڵێ ئەنجا مەقسەدم یەک نوقتەیە طبعا هاتن ئێمەیان ڕەبت کرد بە عێراقی عەرەبەوە بە 16 شەر ئەو 16 شەرتە طبعا لە هەموو کۆنفرانسێکی دەولیە ئۆن ریکۆرد و ئۆف ریکۆردیان هەیە ئۆن ریکۆردەکە بۆ ئیعلانە بۆ میدیایە کە ڕێکەوتی لەسەر ئۆف ریکۆردەکە چیە؟ ئۆف ریکۆردەکە دان لێ بۆ مەسلحەتی خۆیان کەی پێویستیان بۆ هێنە دەرەوە زۆر باشە یا شێخ باتاویکم هینەکەی ئێمە کە لچێردای لە 16 دەی 1925 بە عێراقی عەرەبەوانێ بەو 16 شەرتە بەسراوی ئەو 16 شەرتە نا بە ڕەحمەت بێ شێخ مەحموود زانیوێتی نا مەلا مستەفای ڕەحمەتی زانیوێتی نا حیزبی تازەشمان زانی بووی تاوەکو ڕاپەڕین ئەویش من ئەمەم لە مشەڕعینی ئەوروپی تەبعاً بەڵگەم لەبەردەستایە
کە ئەم دەوڵەت زلهێزانە داوایان لە مشەڕعینی ئەوروپی کردبوو کە برێتین لە 6 کەس 6 خەبیر لە شوونی عالەم هەرێکە لە بوارێکە ئەڵێ ئەمانەوێ پێش راپەڕین طبعا بە ساڵێک ئەڵێ ئەمانەوێ کێشەی کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە ئاسیای سوغرا حەلکەین نەک لە عێراق بەتەنیا ئەوانیش ئەڵێ 12 مان ئەم 6 عەقڵە ئەم 6 خەبیرە دانیشتون بەبێەوەی کەس بزانێت سڕی بووە هەچی دۆکیمنت و وەسایقی حربی عالەمی یەکەم و پێش حربی عالەمی یەکەمیشیان لەبەردەستا بووە دوای حربی عالەمی یەکەم حربی دووەمیشان هەر لەبەردەستا بووە ئەڵێ بە هیچ شێوەیەک کێشەی کورد حەد نابێت لەم ناوچانە ئیلا بە دروستکردنەوەی ویلایەتی مووسڵ نەبێت کە پێڵێن باشووری کوردستان. دەست خۆش شێخ ئەنجا ئێمە کاتمان نەما بینەرانی بەڕێزە و دەما جەنابی شێخ مەحموود خوا لێی خۆش بێ ئەو شەڕی مووسڵیە کرد وایە ئێمە ئێستا تازە بە تازە بەرناماکەین ئەو ڕازی نەبوو مووسڵ لە کوردستان جیا بکرێتەوە بلکێنرێ بە عێراقەوە ئێمە ئێستا دانیشتوین شەڕی ئەوواکەین کە لە کەرکک زمانی کوردی فەرامۆژ نەکرێ. شێخ دوا پرسیارم چەند ساڵ بووی کە 63 ساڵ لەمەوبەر شێخ مەحموود لە بەیانیەکی وەکو ئەمڕۆدا هەواڵی کۆچەکەی گەیشت و شەوەکەی لە بەغدا لە نەخۆشخانەیە کۆچی دوایی کرد تقریبا 10 ساڵێک چیت بیرە سلێمانی چۆن بۆ چۆن خڕاشە مزگەوتی گەورە ماڵی باوکم من لە پشت مزگەوتی گەورە بوو طبعا کەوتان شێخ عەمەدی خوای کردووی تر سلێمانی هەر بەجارێکەوە هیچ ئەوەی کە ئەمان بیست طبعا قەڵەباڵغی ڕووی کردوتە بەغدا و لە هەموو عەشایر و خەڵق و عەرەب لە هاتنەوەکەی سلێمانی چی بەسەرا سلێمانی هەر بەجارێک خڕۆشا بوو چونکە شێخ مەحموودیان هێنایەنەوە نویستیان بیبن شێخ لەتیف حەبس بوو شێخ لەتیفی کوڕی لە سژنی سەرەوە بوو کە ئێستا باقی دایکەیە ویستیان بیبن بۆ ئەوەی تر حکومت تەقەی کرد بەسەریانە طبعا لە تەقەکانە خەڵک ڕێوانێ چەند کەسێک کوژرا ئەختەری ژنی ڕەشۆڵ کوژرا چەند کەسێکی کە شەهید بوون فیشەکێکیش بەر شێخ بەڵێ فیشەکی بەر شێخ کەوت اینجا طبعا فیشەکە ئەویش حەقایەتی خۆی هەیە طبعا وەختێکەکە شێخ مەحموود نەخۆش دەبێت لە نەخۆشخانەی حەیدەری لە بەغا دکتۆری ئایلێ مالیکی بەغدا بڵێن ئیمەلی فەیسەڵوان ئەچێ بۆ زیارەتی ئینگلیز دەبێت گرینگ کە شێخ مەحموود بینێت شێخ مەحموود پێڵێ ئێوە ئینگلیز وەگە و گولەیەوان لە پشتی منە کە چوونە شوێنێکەوە دەرناچن ئەم گولێش لەو ساڵ کە برینات بوو لە شەڕی لە بەریبازیان ئەو گولەی لە پشتا بوو ناژی گولەیە ئینگلیزان پشتا کورداندا ئێمە مستە شێخ ئێستش دیارە مەجلیسی جەنابەت زۆر خۆشە زۆر حەزەکەین زیاتر لەگەڵ تابین بەسەر حەزمان کرد بەس پێت نەوتم جارێ وعدە یاومەتێ و سکرینە دروستەکەی بۆ مزگەوتی گەورە ئاتوان بەڵام چەپڵە بەدەسێ لێ ناجێت تەبعا دەبێ ئەوە هیچی تێ ناچێت آخر من حەز ناکەم بەڕاستی سێ بکەم تۆ احتراز بکەم ڕقمە سێنی خۆمە ئەیکەم وعدی دێمە ئەیکەم بەڵام طبعا ئەوە بەلەدێ زیاتر ئیشرافی شتاناکە بەلەدێ هاوارمان کرد نەیکرد بۆ لەگەڵ بەلەدێ من حەز ناکەم بێ بخوا تەماشەبانێ کارانە طبعا ئەو ڕسمی شێخی گەورە وەختی خۆی نازانم ئەگەر بزانی بە دیوارەکەی ئوتێلی ئەوەی باقیەوە بوو طبعا لایەن ناحەقیشی نەبوو باقی ئوتێلەکەی تعمیرەکە نازانم چیە کرد ئەو ڕستەکانی نای خوارەوە ئەو سکرینەکەیەکەی ئەو هینەی کە ئێستا کراوە طبعا من لەگەڵ دکتۆر کەمال فواد و لەگەڵ هەندێک برادرانی مەکتەبی سیاسی لە کەی بێم بۆ بازار سکرینێکی ئاوا تۆ وەرە عەلاکۆی ڕۆژێوەرە بۆ مزگەوتی گەورە باەک یەکە بینین و هەنێ پێشنیاری تریشە پێڵم بۆ سکرین شێخێ من یا شەقیان زۆر زۆر سپاس بەخێر بێ سەر چاو شەکانی شێخنەوە گیان شێخ مەحموود شێخ لە تەرازووی ستایشی ئەدیب و شاعرانە باسی ئەوان نەکرد وڵی شێخ ئەگەر بەڵام مەجلیس بکەینەوە یادگاری و سەرگزشتە و نامە و پند و قسە خۆش و حکمەتەکانی شێخ تەواو نابێ بە ئێمە بە پرۆگرامێک ئەف ئەمانەتی تەنە ئەمە تشتێک نەبن ئەو تەزبێحا ئەو نامانەمان بەرێ ئێستا ئەو نامەی لێ وەرگرن کۆپیکەن ئەو تەزبێحە بیخەرە ناو مەتحەفەکەەوە ون نەبێ نایخۆ چۆنی خۆ داینە بجارێ ئەخر مەتحەفەکەی کە کرایەوە کردمانەوە سەعاتەکەی جلەکەی ناسەکەی جاوەکەم وتی لای کچێکە ناوی شنەخانە طبعا باتی وەختی خۆی لە خزمەت شێخ مەحموود بووە شتەکانی زۆری وەتا لایەوە کامێراکەی حتا کراسەکەی دەربەنی بازاری کە خوێناویە کراسە خوێناوەکەش ماوە یاخوا بەخێر باشە شێخ کرد ئاگادار حافظ وریا بە شێخە حافظ کاکە ئەوەم بۆ کۆپی بکەن وەرن لێم وەربگرن چمانە حافظ یا شێخ